ئەم کاتتان باش بەڕێزان بە خێراتنی هەموو لایەکەکەم وەک بەڕێستان ئاگدارن پاش ئەوەی داواکاریەکە بوو لەلایەن خوێندکاران و قوتابیانی خۆشەویستەوە سەبارەت بە دەرماڵی خوێندکاران جەنابتان ئەزانن ئەو دەرماڵەیە تاوەکو پێش ساڵی 2014 دراوە پاشان بە فەرمانێکی ئەنجومەنی وەزیران بۆهۆی ئەو بارودۆخە دارایی لە هەرێمی کورسان هەبووە ئەو دەرماڵەیە وەستاوە. زۆر سپاس بۆ لایەنانەی هاوکارمان بوون جەنابی وەزیری خوێنی باڵا چەندین جار هەوڵی دا و جەختیرەوە کردوتەوە کەوا ئەو دەرماڵەیە بۆ خوێندکاران بگەڕێتەوە لەبەرەوە لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران و پاشان بە هەموو ئەو لایەنانەی کەوا بەرپرسن یا با بڵێن کە پەیوەندیدارن بە بابەتە گفتوگۆی لەگەڵاکردن و بەردەوام لەسەر خەت بووین بە داتا و ئامار و ئەو بڕە پارێکەوە پێویستمانە مانگانە بۆمان خەرج بکرێت. بە سوپاسەوە لە ئێستادا بە نووسراوی سکرتارەتی ئەنجومەنی وەزیران ژمارە 15262 لە 7/12/2021 ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران وەرگیراوە بە خەرجکردنی بڕی 7 ملیار و 250 ملیۆن نەسی بابەتەکە وەکو پێشنەیەکی مانگانە بۆ وەزارەتمان خەرج کراوە بۆ دوو بابەتی گرنگە یەکەم بۆ پشتیوانێکی داراییە بۆ ئەو خوێندکار و قوتابیانەی کەوا پێویستیان بۆ دەرماڵەیە دەبێت و هەروەها بۆ سیانەکردن و با بڵێن چاکتیرکردنی بارودۆخی بەشە ناوخۆیەکان کە ئەوەش ئەرچی لە پێشینەمانە هەر بۆ زانیاری بەڕێستان هەر ئەم بەیانێش لەسەر فەرمانی جەنابی وەزیر پاشەوەی لیژنەیەک لە ئەنجومەنی وەزیرانەوە با بڵێن نووسینگەی سەرۆک وەزیرانەوە سەردانی کردین بۆ بەدەداچوونی پێداویستەکانی بەشە ناوخۆیەکان لەسەر فەرمانی جەنابی وەزیر سەرجەم پێداویستەکە گشتاندەرمان کردو بۆ زانکۆکان سەرجەم پێداویستەکان ئامادە بوون و هەر ئەمڕۆ بردومانە بۆ نووسینگەی سەرۆک وەزیران و بۆی دراسی بکەن و پارە پێویستیان بۆ تەرخان بکەن بۆ کلینینی تایە بۆ پاکردنەوەی تایە کڕینی ئامێر و ئەجیزە و ئەو بابەتانشی زۆر تێدایە بەڵێنیان پێداوین بە زووتری کات وەڵامان بدەنەوە و پاشان لەگەڵ سەرۆک زانکۆ بەڕێزەکان و ئەو لایەنانەی کە پەیوەستن بەم بابەتەوە ئیشکاری پێویستی لەسەرەکەین. جێ ئاماژەیە ئەوە دووپات کەمەوە کە جەنابی وەزیری خوێنی باڵا ئێستا ئەیتوانی با بڵێن کۆنگرێکی ڕۆژنامەنووسیە ئەم بابەتە بەم شێوەی ئەلانکە بەڵام ئێمە ڕاستپال بۆ کارە سوپاسیەکەین بەڵام خۆی بەردەوام جەخت لەوەی کاتەوە کەوا کردارەکانمان بچنە ناو خەڵکەوە نەک هەر قسە بکەین لەبەرەوە بەردەوام ئێمە قەت هیلاک نابین لەوەی مافی خوێندکاران مافی مامۆستایانمان بارودۆخی دارایی زانکۆکان بە ئەرچی خۆمانەزانین و جەنابی وەزیر بەردەوام لەسەر خەتە لەگەڵمان ئەگەر مبالەغە نەکەم بڵێم بە شەو ڕۆژ لەبەرەوە بۆ ئازبێکی خۆمانی ئەزانین و کەمتر لە ڕاگەیاندەکانەوە باسی ئەم بابەتەکەین لەبەرەوە ئەمانەوێت کردارەکان بچنە ناو خەڵکەوە بچنە ناو خوێندکارانەوە بچنە گیرفانی خوێندکارانەوە لەبەرەوە زۆر 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 سوپاسی بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی بەڕێز کە لە داهاتوودا ئینشەڵڵا هاوکارمانە بێت سەبارەت بە میکانیزمی جێبەجێکردنی لەبەرەوە هەر ئەمڕۆ بە فەرمانی ژمارە 1988 لە 7/12 جەنابی وەزیر فەرمانی پێدەرکردووە و بە زووترین کات داوای داتا و زانیاریەکانیشمان لە سەرجەم زانکۆ بەڕێزەکان کردووە هیوادارین هاوکارمان بن بۆی بە زووترین کات ئەم کارە جێبەجێ بکەین. دکتۆر مناوور لە کورسات نیوز ئەم پێشینیە تەنها بۆ یەک مانگەیان بەردەوام دەبێت ئایا دەرماڵەکان بە بەردەوامی یعنی لەگەڵ ئەو پێشینەیە دەدرێت بەسەر جەم خوێندکاران یان چینێک لە خوێندکار؟ بەڵێ پرسیارێکی زۆر دەقیق بوو بەڵێ پێشینەی مانگانەیە پێشینەی مانگانە بەردەوام هەموو مانگێک ئەدرێتە وەزارەتمان و پاشان وەزارەتیشمان بە پێی ژمارە ئەو خوێندکارانەی کەوا لەلایەن زانکۆکانە بۆمانە نێردرێن لە دەرەوەی شارن یان لە ناوەوەی شارن بەو شێوەیە دابەشی ئەکەین بە سەریاندا. پرسیاری دووەمت سەبارەت بە دەرماڵە هەموو خوێندکاران دەرماڵیان بەڵێ سەرجەم ئەو خوێندکارانی کە لە ناو شارەکانان و ئەوانش لە دەرەوەی شارن ئەم دەرماڵیان گرێتەوە. دیاری کردن دەرماڵەکە وەکو پێشووترە مانگانەیە بە 100,000 ئەو پارەی یان کەمتر دەکرێتەوە لەو پارێکە بۆ تا تەرخانەوە ئەو یەکدوو پێشتر لەگەڵ سەرەتای دروستبوونی ئەو نەبوونی دەرماڵە و خۆپشاندانەکان بازاڕ کرا بڕە پارێک تەرخان کرا بە خێرایی بۆ
خوێندکارانی کەم دراوە ئایا هیچ بڕپارەیەک لەوان دابش کراوە؟ نەخێر هیچ بڕپارێک بە خێرایی دابین نەکراوە هەر ئەم بڕپارەیە بۆمان تەمیل کراوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە وەزارەتی دارایی ڕاستپاردە سەبارەت بەو کارە کە میکانیزمەکە چۆنە بە دڵنیاییەوە بە سووترین کات لەگەڵ وەزارەتی دارایی ئەو میکانیزمەدا ئەنین سەبارەت بەوەی بڕەکەی بەڕێزان دووبارەی ئەەکەمەوە ئێمە ئەبێ بە پێی ڕێنمایی دارایی کار بکەین هەر جۆرە پارەیە کە خەرجەکێت ئەبێ بە پێی ڕێنمایی دارایی کار بکرێت ئەوەی تا ئێستا لە بەردەست وەزارەتمانە ڕێنمایی ژمارە پەنجاوێکی ساڵی 2010 ئێمە ئەتوانین لەسەر ئەو ڕێنمایە کار بکەین یان هەر ڕێنمایەکی کە لە ئێستادا لەلایەن وەزارەتی داراییەوە دەربچێت ئێمە بە دڵنیاییەوە کاری لەسەرەکەین و تەنسیقمان لەبێت لەگەڵ وەزارەتی دارایی